داعش گەماڕۆکانی بۆ سەر دانیشتوانی حەویجە چڕ کردووەتەوە و سەرجەم ڕێگاکانی داخستووە و توانیوێتی لەو ڕێگەیەوە بەر بە هەڵاتنی بە لێشاوی دانیشتوانی حەویجە بەرەو سنوورەکانی کەرکووک بگرێت. نەهاتنیشیان بۆ کەرکووک ئێستاکە دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو گەماروی کە دراوە دەچی لە ڕێگای ئەرجیزەکانی ئێستاش داعش ئەو دەوروبەری میڕێژ کردووە و زیاتر ئەو بابلمەرفەزانەی کە دێ بۆ راوشاری کەرکووک کۆنتڕۆڵتەری کردوێتەوە. پێشبینی دەکرێت لە ئێستادا 50,000 هاوڵاتی سڤیل لە ناوچەکانی حەویجەدا مابنەوە کە خەمی سەرەکیان جێهێشتنی ناوچەکانیان و خۆگەیان لە سنووری پێشمەرگەیە بەو پێی برسێتی و خراپی دۆخی تەندروستی و مرۆیی تەنگی پێ هەڵچنیون. پێشتر ئاوارەیەکی زۆر هات بۆ لایەمە خۆی ڕادەست دەکرد بەڵام ئێستا چەکدارانی داعش نایەڵن ئەو ئاوارانە بێ بە لایەمە لەبەرەوە ڕێگریان یەکەن ویان کوژن. بەشێکی تری ئەو ئاوارانەی پێشتر لە کامپەکانی هەرێم بوون و گەڕانەوە بۆ ناوچەکانیان ئێستا دەیانەوێت جارێکی تر بۆ نێو کامپەکانی هەرێم بگەڕێنەوە ئەمەش بەهۆی خراپی مامەڵەی میلیشیا شیعەکان لەگەڵیان. ئێمە ئێستا یەک ئاوارەشمان نییە کە ناوچەکانیان لەژێر دەسەڵاتی داعشا بێ هەموو ئەمانە ناوچەکانیان لەلایەن میلیشیاکان و دەستی بەسەر داگیراوە هەندێک لەم ئاوارانە بە پێی ئامارانەی کە لای ئێمە هەر لە ئێرەوە گەڕاونەتەوە یەکسەر چوونەتە شوێنی خۆیان لێیان کوژراوە و بەشێکی زۆریشیان دەست بەجێ گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان و لەو کامپەکان دانیشتەجێ بوون و بە هیچ جۆرێک ئامادە نین ئەم ئاوارانە بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان. خەمی ئاوارەکان گێڕانەوەی ئاسایش و سەقامگیریە بۆ ناوچەکانیان و چوونەوەیانە بۆ سەر ژیانی ئاسایی خۆیان بەڵام پێ ناچێت بە ئاسانی ئەم هیواییان بێتە دی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.